ڕێکخراوی سروشتی کوردستان لە پێشانگەیەکی هونەریدا کۆمەڵگە بە ئاگا دەهێنێتەوە لە مەترسیەکانی پیسبوونی ژینگەی هەرێم. لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕێکخراوی سروشتی کوردستان بە هاوکاری لیژنەی تەندروستی پارێزگای سلێمانی پێشانگەیەکی هونەریان کردەوە کە تێیدا پێک هاتبوو لە کۆمەڵێک وێنە و تابلۆ کە پیسبوونی سروشتی کوردستان و مەترسی بۆ سەر خەڵکەکەی خراپۆیە ڕۆ. ڕێکخراوی سروشتی کوردستان بە هاوکاری لیژنەی ژینگە و تەندروستی لە ئەنجومەنی پارێزگا ئەمڕۆ پێشانگایەمان کردەوە. دیارە ئەم پێشانگای لە 18 فۆتۆ پێکاتەوە دەبانەوێت لە ڕێگەی ئەو فۆتۆانەوە ئەو کێشە ژینگانی کە لە باشووری کوردستان بەتایبەت لە پارێزگای سلێمانیا هەیە لە ڕێگەی فۆتۆ بیان خێنە ڕوو بەمبەستی ئەوەی کە ئەو کەسانی کە بەرپرسیارەتیان هەیە بەتەنگ کێشە ژینگەکانەوە بێن و هاوکات هەر ئەمڕۆ کاتژمێر 5 لە سلێمانی لە بەردەم باخی گشتی بۆ هاوڵاتیانی دەکەینەوە بەمبەستی بە ئاگاهێنانەوەی هاوڵاتیان لە کێشە ژینگەکانی باشووری کوردستان. بۆکو ڕێکخراوی سروشتی کوردستان لە درێژەی کار و چالاکیەکانمان ئەمڕۆ بڕیارماندا پێشانگەیەکی فۆتۆگرافی بکەینەوە لە چاوی دە فۆتۆگرافەرەوە ڕۆ کێشە ژینگەیەکانی باشووری کوردستان بە تایبەتی ناوچی سلێمانی پارێزگای سلێمانی بخەینە ڕوو. ئەم ئەڵقەی پرۆگرامی ئاوێزەمان پێشکەشکردن بۆ بینینی گشت بڕگە و بابەتەکانی کەناڵی گەلی کوردستان و ئەڵقەکانی پێشی پرۆگرامی ئاوێزە سەردانی جیکەی سات.tv بکەن. خاتان لەگەڵ